ئەوەی ڕوویدا بێوێنەیە لە دڕندەیی و ئێمە کۆمەڵ کوش کراین. ئەمە گوتەی دکتۆر هەرێم کەمال، ئەندامێکی ئەو خێزانەی هەولێرە کە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو لەلایەن بکوژێک بە ناوی سیروان مەحموود کە زاوایان بووە هێرشکراوتە سەریان و لە ماوەی چەند خولەکێکدا 4 ئەندامی خێزانەکەیان دەکوژێت. ڕووداوەکە چۆن ڕوویداوە؟ ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو دکتۆر سیروان مەحموود پسپۆڕی میزەڕۆ و بڕێوەبەری نەخۆشخانەی زانکۆ بە چەکەوە هێرش دەکاتە سەر ماڵی خەزووری. ئەمەش دوایەوە یاشکرا دەبێت کە بە نهێنی هاوسەرگیری دووەمی لەگەڵ ژنێکی عەرەب کردووە و دوای ئەوە خێزانی یەکەمی بە ناوی دکتۆرە سانا کەمال دەتۆرێت و دەگەڕێتەوە ماڵی باوکی. دکتۆر هەرێم کەمال دەیگێڕێتەوە. ئەو شەوە بکوژ بە چەکەوە چووەتە سەر ماڵی باوکی، هەر لە بەردەم دەرگا بە هاوسەرەکەی دەڵێت پێشم بکەوە با بڕۆی، بەڵام ئەو گوتوێتی ناگەڕێمەوە. دوایەوە دەمانچەکەی دەرهێناوە و لەو کاتەدا دکتۆرە سەناریا کەمال خوشکی دکتۆرە سانا نێوەنگیریان دەکات، داوای لێ دەکات چەکەکەی دابنێت و بڕوات، بەڵام بکوژ پاڵ بە دکتۆرە سەناریاوە دەنێت و لەو کاتەدا یەکەم گولە بەرملی دکتۆرە سەناریا دەکەوێت. هەر دوای ئەوە بکوژ ڕاستەوخۆ دەستڕێژی گولەی لە دکتۆرە سانای هاوسەری دەکات، چەندین گولە لە سنگی دەدات و ڕاستەوخۆ گیانی دەردەچێت. دواتر 2 جار بەنۆرە دەگەڕێتەوە سەر تەرمی هەردووکیان و گولە ڕێژیان دەکات. لەو کاتەدا دایکی ئەم 2 دکتۆرەیە دێتە دەرەوە و تەرمی دکتۆرە سانا لە باوەش دەگرێت. بکوژ بێویژدانانە ناوەستێت و لە پشتەوە دایکیشیان دەدات بەردەست ڕێژی گولە. ئەمە کۆتایی ڕووداوەکە نەبووە. مام کەمالی باوکیان کە پیاوێکی بەتەمەن بووە بە گۆپاڵەکەی ویستوێتی هەستێتە سەر پێ و بێتە دەرەوە، کەچی دەست ڕێژی گولەی لەویش کردووە و کوشتوویەتی. دکتۆر هەرێم کەمال بەردەوام دەبێت لە گێڕانەوەی چیرۆکەکە و دەڵێت دوای کوشتنی 4 ئەندامی خێزانەکەمان سەهەندی خوشکمان کە لە هەمان هۆڵ بووە هاواری بەسەر بکوژدا کردووە و پێی گوتووە تخوا بەسە، تخوا بەسە هەمویانت کوشت. هاواری سەهەند بە شێوەیەک بووە کە هاوارەکەی گەیشتۆتە هەر 7 تەبەقەی ئاسمان، کەچی نەگەیشتۆتە سەر دڵی بکوژ. چیرۆکەکە لێرە کۆتایی نەهاتووە. بکوژ گەڕاوەتەوە نێو ئۆتۆمبیلەکەی و مەخزەنێکی نوێی خستۆتە سەر دەمانچەکەی. دووبارە جەستەی کوژراوانی داوەتە بەرگ و لەو ڕووداوەدا 2 ئەندامی دیکەی ئەو بنەماڵەیە بە ناوەکانی لاڤین و کارین بریندار بوونە. بکوژ هێشتا نەوەستاوە و لولەی دەمانچەکەی خستۆتە سەر سەری سۆما کەمالی خوشکیان، بەڵام ئەو بە دەرئاسا ڕزگاری بووە و خۆشی دەڵێت نازانم چۆن گولە بەرسرم نەکەوتووە. لە دوای کۆمەڵ کوژیەکە بکوژ ماڵەکەی جێهێشتووە و لە دوای خۆیدا 4 تەرم و چەندین برینداری جێهێشتووە. دکتۆر هەرێم کەمال کوڕی گەورەی ئەو بنەماڵەیە دوای ڕۆژێک لە ڕووداوەکە بابەتێکی بڵاو کردەوە و نووسیوەتی ئەوەی ڕوویدا بێوێنەیە لە دڕندەیی، ئێمە کۆمەڵ کوش کراین، لە 10 ئەندامی بنەماڵەکەمان دابەشی 2 کران، ئێستا تەنها 5 کەسمان ماوینەتەوە. خوایە هاوارە، دڵمان بریندارە، جەرگمان بە ئازارە.